لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی 296 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الذين قالوا إن الله عهد إلينا ألا نؤمن لرسول حتى يأتينا بقربان تأكله النار قل قد جاءكم رسل من قبلي بالبينات وبالذي قلتم فلم قتلتموهم إن كنتم صادقين. بەڵخۆشەویستان هەر لە درێژە و ئاتانە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە ئەهلی کتاب دەکاتن وەکو لەو دوو ئاەتی ڕابردوو کە لە وانەی ڕابردوو لە خزمەتیدا بووین کاتێکەوە خوای گەورە فەرمووی کەسانێک هەندە بێئەدەبی دەکەن بەرامبەر بە خوا سوبحانەهو وتەعالە کاتێکەوە دەڵێن إن الله فقير ونحن أغنياء کەوا وەکو گوتمان لە سەبەب نزولەکەی باسی لە کەسانێکی جوولەکە دەکە کە ئەو بێئەدەبیە بەرامبەر بەخوا دەکەن سوبحانەهو وتەعالە ئەوجا هەر لە درێژەی با بڵێن کارە نەشیا و هەروە قسە نەشیاوەکانی ئەوان دەفەرمی الذين قالوا ئەوانەی کە گوتیان ئەو جوولەکانی کە گوتیان إن الله عهد إلينا کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئیمانداران دعوەی کەسانێکی جوولەکەیان دەکرد و بانجیان دەکردکەوە ئیمان بەو پێغەمبەرە بینن صلی الله عليه وسلم کەوا لە کتێبەکانی گۆش باسی کرایە ئەوان چیان دەگۆ دەیانگۆ إن الله عهد إلينا خوای گەورە عهد و پەیمانی کردیە لەگەڵ ئێمە بۆی کەوە ئەلا نؤمن لرسول ئیمان بە هیچ پێغەمبەرێک نەینین حتى يأتينا بقربان تأكله النار. خوای گەورە عهد و پەیمانی لەگەڵ ئێمە کردیە ئیمان بە هیچ پێغەمبەرێک نەینین هەتاوەکو قوربانی دەینی و ئەو قوربانیەش ئاگر دەیخوا. ئەویش دیارە یعنی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سنەتی پێغەمبەرەکانی تری پێش پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە ئەو پێغەمبەرانەی کە فەرمانیان پێکرا بوو کە جیهاد بکەن ئەو غەنیمەی کە بەدەستیان دەکەوت لە کافران لە جێگای کۆیان دەکردەوە ئاگرێک لە ئاسمان دەهات ئەو غەنیمەی دەسووتاند تەأکله ئەتە دەیسووتان. ئیتر بەڵام لە دواترێ غەنیمە لە بۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم حەلال کرا لە بۆ خۆی لە ئومەتەکەی. والحاصل دەڵێن نیشانەی بینی ئێمە و بینی خوا سوبحانەهو وتەعالە بۆی کە باوەڕ بکەین کە فلانە کەس پێغەمبەرە ئەوەیە کە خوای گەورە عهد و پەیمانی دایتە ئێمە عهد و پەیمانی دایتە ئێمە کە باوەڕ بە هیچ پێغەمبەرێک نین هەتاوەکو قوربانی دەینی هەر شتێک کە لە بۆ خوا دەیکاتە سەدەقە وەکو قوربانی دەینی لە بۆ خوا سوبحانەهو وتەعالە لە جێگایەک دایبنێ و ئاگرێک لە ئاسمانێەوە بێ و بیسووتێنی ئەوە نیشانەی ئەوە پێغەمبەری خوایە. طبعا ئەوە درۆ دەکەن شتیوانە لەبەرەوەی لە کتێبەکانی ئەوان لە تەورات و لە ئینجیل باس کراکەوە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم کە دێ ئەو سنەتە نامینەتن کەوە لە بۆ پێغەمبەرانی تر عەلەیهیمۇ الصلاة والسلام غەنیمە دەستێنرا نەوەک هەموو قوربانێکەوە نیشانەی هاتنی پێغەمبەرێک بیتن. بە هەر حاڵ ئەوە یەکە لە درۆیەکانی ئەوان خوای گەورە دەفەرمیتەن پێیان بڵێ قل قد جاءكم رسل من قبلي پێیان بڵێ چەندین پێغەمبەر لە پێشی من هاتن بالبەیینات بە چەندین بەڵگەی ڕۆشن هاتن کەوا پێغەمبەری خوان بالبەییناتی وبالذی قلتم و بەو نیشانەش کەوا ئەنگۆ دەڵێن فعلا وەکو گوتمە ئەو پێغەمبەرانەی کەوا جیهادیان دەکرد ئەو غەنیمەیەکەوە بەردەستیان دەکەوت ئاگرێک لە ئاسمان دەهات ئەو غەنیمەی دەسووتان کەوا نیشانەی ئەو جیهادی ئەوانە قبولە هیچێک لەوانە وەکو لە حەدیث پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باس لە حادیثەیەک دەکا هیچێک لەوانەی کەوا لەگەڵ پێغەمبەرەکەش صلی الله عليه وسلم ئەگەر شتێشی لەو غەنیمەی لە بۆ خۆی لا بدا بە ئەو ئاگرە نەدەهات و نەیدەسووتان ئەوە بەڵگە بوو لەسەرەوەیکەوە ئیشکالێک هەیە. ئیتر خوای گەورە دەفەرمیتن پێیان بڵێ کەوا چەندین پێغەمبەر لە پێش من هات بە چەندین بەڵگەی ڕۆشن و بەو بەڵگەیەش هاتن کەوا فعلا ئاگر دەهات غەنیمەی دەسووتان بەڵام ئەنگۆچستان لێکردن فلم قتلتموهم إن كنتم صادقين. لە پاش ئەوەی کەوا ئەنگۆلۆتان بەدیار کرد بە چەندین بەڵگەی ڕۆشن فلانە پێغەمبەر و فلانە پێغەمبەر کە لە پێشە من هاتینە بەڵگەیان پێ کە پێغەمبەری خوانە و بەو بەڵگەیەش کە ئەنگۆ داوای دەکەن
ئەو جا کەلۆشتان بە دیار کە پێغەمبەری خوانە ئەنگۆ کوشتتان دەی لەبەرچی کوشتتان لەبەرچی پێغەمبەرانی خواتان کوشت ئەگەر ئەنگۆ ڕاز دەکەن کاتان مەبەستیان ئیمان نەهینانە ئەگەر نا نوقسانی لە بەڵگەنیە لەسەر پێغەمبەرایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم نوقسانی لە بەڵگە و لە معجزات نییە بە تایبەتی ئەوانی کە لەگەڵی ژیانەکەوە چەندین معجزات حسیشی هەبوو لەکار بۆ ئێمەش بە سونەتی متەواتر هاتیە ئەو جا قورئانی پیرۆز گەورەترین معجزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا لە کتێبەکانی ئەوانیش باس کرا کەواتە درۆ دەکەن کەوا دەڵێن ئیلا دەبێ ئەو نیشانەی هەبی نەخێر ئەو نیشانە لە بۆ پێغەمبەرانی پێشووتر بوو و بەو نیشانانەش هاتن ئەو جا ئەوان نەک هەر ئیمانیان پێی نەینە بەڵکو کوشتیتیشیان فلما قتلتموه إن كنتم صادقين أجر راز دكن فإن كذبوك أجر أتويان بدروزاني يا رسول الله صلى الله عليه وسلم أجر أتويان بدروزاني فقد كذب رسل من قبلك يا رسول الله بيت سير نبي أتوي بدرو بزانن لبرو تسندين پیغمبران لپیش تو اوان بدرویان زانیه والعیاذ بالله او پیغمبرانی که اوان بدرویان زان جاءوا بالبينات والزبر والكتاب المنير او پیغمبرانی که لپیش تو هاتن اوان بدرویان زانین لبر اوی نبو کوا بلگیان پی نبو اوانیش بلگیان پی جاءوا بالبينات سندين بلگی روشنیان پی بو کوا رازگون ولو دعوه ولو پیغمبراتی کدیکن و هروها زبور و کتاب منیری شان پی بو زبور و کتاب منیر هەندێک لە زانایان دەفەرمون هەردووشیان عەطفی سیفەیە لەسەر یەکتری هەردووشیان باز لە کتێبەکانی خوا دەکا کەواتە بەڵگەی ڕۆشنیان پێ بوو کتابی خواشیان پێ بوو ئەو جا ئەوان بە درۆیان زانی وەکو لاتکە پێشتر دەفەرمی چەندینیشیان لێ کوشتن زبور جەمعی زەبورە ئیتر ئەو کتێبەی کە لە بۆ داود دابەزی وەکو خوای گەورە دەفەرمی و ئاتەینا داوودە زەبورە زەبوری پێبەخشی و زبور کە جەمعی زەبورە زەبور بە هەموو کتێبێکی خوای گەورە گوترێ زەبور بە تایبەتی ئەو کتێبانەی کەوا تەنها زیاتر مەواعیڵی تێدا بوو ئامۆژگاری تێدا بوو کە پێی دەگوترێ زەبور و ئاتەینا داوودە زەبورە وەکو زانایان بەو شێوە دەفەرمون فەرقی زەبور لەگەڵ کتاب هەردووچیان کتێبی خوانە بەڵام کتێب شەریعەتیش تێدا بەڵام زەبور زیاتر مەواعیڵ و ئامۆژگاری تێدا بووە تەواوکەری کتێبەکەی پێشی خۆی بووکەوە پێغەمبەری پێش خۆی هاتێ ئەویت کەس زەبوری پێبەخشرا مەواعیڵ بووە ئامۆژگاری بە تاوەک پابەت بن بەو شەریعەتەی پێغەمبەری پێشووتر ئیتر چەندین پێغەمبەر هاتن بە بەڵگە و بە ئاياتی ڕۆشن و زەبوریان پێبەخشرا و هەروە کتابی منیریان پێبەخشا کتابی ڕۆشنکەرەوە نەک هەر بەخۆی ڕۆشن بوون کتابەکان ڕۆشنکەرەوە بوون وەکو قورئانی پیرۆزیشکەوە ئاەتەکانی بەییناتە و موبەییناتیشە هەم ڕۆشنە هەم ڕۆشنکەرەوەشە و هەموو شتێک بە دیار دەیەخیتن بەڵام ئەوان درۆ دەکەن کەواتە ئەوە وەکو تەسلیە و دڵنەواییە لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوان پێغەمبەر بە درۆزان صلی الله عليه وسلم ئەوە یەکەم کاریان نییە بەڵکو چەندین پێغەمبەرانیان لە پێشی پێغەمبەری مە صلی الله عليه وسلم بە درۆزانیە کاتێکەوە بەڵگەی ڕۆشنیان پێ بوو بە کتاب و شەریعەت و بە زەبوریش هاتینە ئەوجا لە دوایەوە خوای گەورە دەفەرمی كل نفس ذائقة الموت بەڕاستی بەرامبەر بە زۆر لە قەزیەکان کەوە لەسەر ڕووی دنیا لەسەر ڕووی زەوی ڕوودەدا لەو دنیادا ڕوودەدا زۆرێک لە بابەتەکان ناگەی نەتیجە لە دنیادا دنیا دار العملە قیامەت دار الجەزایە زۆرێک لە بابەتەکان ئەگەر بێت و ئەمە بیری لێ بکەینەوە تەنها لە حدودی دنیا زۆرێک لەو شتانی کە ڕوودەدا ئەگەر لە حدود دنیا فکری لێ بکەینەوە والعیاذ بالله ئەو دنیایان ماوادێت پێشساویکەوە مەسرەحیەکی بێمانایە بەڵام کاتێکەوە فکری لێ دەکەیەوە کە ئەوە لەگەڵ حکمەتی خوای گەورە ناگونجێت دنیا بۆی کۆتایی پێبێ و باش و خراپ هەمووی بمرن و هەمووی یەک مەسیریان هەبین نەخێر ژیانێکی تر هەیە منطق وا داوا دەکا ئەوە کوبلێ قەزیەکی حتمی و قەزیەکی بەڵگەنەویستە منطق و عەقل وا داوا دەکا کەوا ژیانێک هەبی تەواوکەرێەوە ژیانێ لۆی خوای گەورە سوبحانه وتعالە لێرە و لە چەندین جێگایان کاتێکەوە بە تایبەتی باز لە کەسانێک دەکا کەوا بە هیچ شێوێک ئامادە نین بە چەندین بەڵگە لەلایەن خواوە سوبحانه وتعالە بە چەندین بەڵگەی عەقلی ئەو کەسانە نایەنەڕایێ ئەدی باشە عیلاج چییە؟ عیلاج ئەوەی لێی گەڕێ لە بۆ قیامەتێ لێرەدا صاف نابیتەوە ئەو قەزیانە و ئەو بابەتانە صاف نابیتەوە لە ڕۆژی قیامەتی هەموو شتان صاف دەبیتەوە کەواتە دڵنەوایی بەوەی بکە كل نفس ذائقة الموت هەموو نەفسێک دەبی مردن بچێژی ئیتر قیامەت تەصفیە ئەو هەموو حساباتانە دەکا ئەوەی لە دنیادا بەڕاستی موسڵمان لەسەریتی ئەنجامی بدا لە فەرمانەکانی خوای گەورە حتا پێی بکرێ فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکاتن
بەڵام شەرتیش نییە هەموو ئەوانی کە دەتەوێت جێبەجێ بیتن قیامەت لە ئەوەی کەوا فەسلی هەموو نیزاعەت بکە لە ڕۆژی قیامەتێ هەموو قەزیەکان یەکلا دەبیتەوە لە ڕۆژی قیامەت لە دنیا شەر نییە هەموو شتێک یەکلا بیتەوە لێیە كل نفس ذائقة الموت لێیە لە دنیادا بەو تەسەووڕێکەوە حسابی مردن و قیامەت کە دەکەی وەکو مسلمانێک ئەگەر لە دوای هەور و تێکۆشتانت چەندین ساڵە نەشگەیە نەتیجەش ئیشکالێک نییە ئەوەی لەسەر تەتوو ئەنجامی بدە لە قیامەتێ نەتیجەکەی وەردەگریەوە لە قیامەتێ نەتیجەکەی وەردەگریەوە ئیتر ئەوەکو حەقەتێک لێرە و لە چەندین جێگای دیکە خوای گەورە باس لەو حەقەتە دەکات کەوا حەقەتێک کە هەمومان بە چاوی خۆمان دەبین بە مسلمان و کافرەوە کەس ناتوانین کاری مردن بکە بەڵام لە دوای مردن چی بەڵام فەرقی بینی مسلمان و کافر کەسی مسلمان حیساب لە بۆ دوای مردن دەکا کەسی کافر بەعەکسەوە کە دەڵێ مادەم هەر مردنە کۆتاییەکەی ژیانی دنیا پێ فورسەتە ئەوەی پێی بکرێ ئەنجامیدا لە حەز و ئارەزوەکانی خۆی بەڵام ئینسانی مسلمان کە دەزانی بەڵێ مردن کۆتایی بە دنیا دێ بەڵام سەرەتای قۆناغێکی دوور و درێژە سەرەتای قۆناغێکی نەبراوێ ئەویش ئینسانی مسلمانیش ژیانی دنیا بە فڕسەت تێدەگا بەڵام نەک لە بۆ حەز و ئارەزوەکانی لە بۆ کارکردن دنیا بە چێلگەیەک تێدەگا لە بۆی لە قیامەت بیدووریتەوە كل نفس ذائقة الموت هەموو کەسێک دەبی مردن بچێژی هەموو کەسێک دەبی مردن بچێژی هیچ کەسێک نییە لە مردن دەربچێ إلا الله سبحانه وتعالى كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام هەمووی هەردەمری هەمووی لەسەر ڕووی دنیا ڕەش دەبیتەوە ئەوەی کەوا دەمینێت تەنها ذاتی ئەڵڵایە سبحانه وتعالى کەواتە ئەگەر دنیا لە بۆ کەسێک مابە دیارە کەس لە پێغەمبەر خۆشەویستتر نەبوو صلی الله عليه وسلم لێ خوای گەورە بە پێغەمبەرش دەفەرمێ إنك ميت وإنهم ميتون ئەتوش دەمری یا رسول الله ئەوانیش دەمرن کەواتە بەڕاستی ئەو قەزەیەکی زۆر مهمە ئینسان پێویستە مردن لە پێش چاوی بی حسابی لێ بکە کە ڕۆژێک لە پێشتە مردنە ئیتر حساب لە بۆ ئەو قەزەی بکە کەوا لە دوای مردن چاوەڕێت دەکا وإنما توفون أجوركم يوم القيامة بەڵام إنما لە بۆ حەسرە تەواوکەری ئوجور و حسابەکانتان لە ڕۆژی قیامەتە وإنما توفون لە تەوفیە هاتێواتە تەواوکەر ئەوەی کە بە تەواوەتی حسابی لەگەڵ دەکرێت یاخود حساب لەسەر ئەم قەزیەکان دەکرێت سزا و پاداش دەدرێتەوە لە قیامەتێ کەواتە دنیا وەکو دیسان گوتمان کەوا دنیا دارالعەمەل دارالجەزا ڕاستە چاکەکار لە دنیاش بەشێک لە پاداشتی وەردەگریتەوە خراپەکاری زۆر جاران بەشێک لە سزاکەی لە دنیا وەردەگری بەڵام سزا و پاداشتی تەواو إلا لە قیامەتەیە وإنما توفون أجوركم يوم القيامة ڕۆژی قیامەتە کە بە تەواوەتی ئەزر و پاداشت و سزا دەدرێنەوە لەسەر کارکردەوەکانتان کەواتە دارالعەمەل یعنی دارالجەزا قیامەتە أو زالوين فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز هر کەسێک لە ئاگری جەهەنەم بە دوور خرایەوە زحزحە کەواتە لە زەحزەحەی هاتیە دیار تکراری تێدایە هەر کەسێک کەوا بە توندی دوور خرایەوە لە جەهەنەم وەکەئەنەما جەهەنەم جاذبیەتە چییە لەبەرەوەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ حفەتی النار بالشەهەوات ئەو ئاگرە بە چی دەورە درایە جەهەنەم بە شەهەواتەکان عادەتەن شەهەواتیش ئینسان جاذبیەتش لە بۆ هەیە دەبی خۆی لێ بپارێزی وأما من خاف مقام ربي ونهى النفس عن الهوى أو هوايا دەدبا پێویستە بیگریەوە جڵەوی لە بۆ شل نەکەی کەواتە هەر کەسێک لە قەدەر ئەوەی کەوا بەرەو ئارەزوەکانی دەڕوا ئەو بەرەو جەهەنەم دەڕوا هەر کەسێک خۆی بگریتەوە لە شەهەواتەکانی واتە خۆی لە جەهەنەم دوور دەخاتەوە لێ فمن زحزح عن النار لێ زانان دەفەرمێت هەر کەسێک بە قووەت و بە هێزێک دوور بخرێتەوە لە جەهەنەم کە لە ئیرادەی خۆتەوە دەست پێ دەکا لە نەتیجەدا مقابلەکەی خوای گەورەش بەو شێوەی دوورت دەخاتەوە لە جەهەنەم فمن زحزح عن النار لە ئاگری جەهەنەم دوور خرایەوە وأدخل الجنة بچیتە ناو بەهەشت و ببردرێتە ناو بەهەشت فقد فاز بەڕاستی ئەوە سەرکەوتنی گەورەیە بە تەحقیق ئەوە سەرکەوتنی گەورەیە سەرکەوتنی گەورە لە دنیا نییە سەرکەوتنی گەورە لە قیامەتێکەوە لە جەهەنەم بە دوور بخرێەوە بەرەو بەهەشت و ڕەزامەندی خوا بڕۆی وما الحياة الدنيا إلا متاع الغرور خوای گەورە دەفەرمێ ژیانی دنیاش هیچ نییە إلا ئەو ڕابواردنەیە کەوا خاوەنەکەی پێ هەڵدەخەڵەتێ مەتاع الغرور ژیانی دنیا هیچ نییە تەنها ئەوەندە ڕابواردنەیە کەوا زۆر جاران خاوەنەکەی پێ هەڵدەخەڵەتێ
وا تێدگا هەتا سەرە بەڵام بە تەکید هەتا سەر نییە لە لەحظەیەک خوای گەورە سوبحانەهو وتعالە هەموو خۆشیەکانی دنیا لێ وەردەگریتەوە بەرەو قەبرەش تەنگ و تاریک ئیتر خۆی و عەمەلی خوا پەنامان بدە. لە خوای گەورە دەپاڕین لەو کەسانی کە مردن بە بەردەوام لە پێش چاومان بی تاوەکو لەو کەسانە بین بە شەرمەزاری نەگەڕێنەوە لای خوای گەورە سوبحانەهو وتعالە بە ئیمان و بە تەوحید بە کردەوەی چاک إن شاء الله تعالى بقرين الإخوة. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.